چیرۆکی دوو ئامۆزاکە و پەیوەندیەکانی هەرێم و بەغداد. هەڕەشە لە بەغداد تا ئێستا هەرێمی کوردستانی دڵخۆش نەکردووە، بەڵام ئەوەی دڵخۆشی هێنا بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕێکەوتنە. هەڕەشە کارەکان کێن و چیان کرد و چۆن سڵح و ڕێکەوتن کرا. دەگەڕنەوە لە گوندێکی ئەم کوردستانەدا دوو ئامۆزا دەبن، یەکێکیان تابڵەی شەڕانی و لاسار، یەکێکی دیکەشان تابڵەی گوێلە گیرا و خاوەن ماڵ. خەڵکی گوند هەمویان گیریان خواردبوو بەدەست ئامۆزا شەڕانێکەوە. هەر ڕۆژە و ڕوبەڕووی کەسێکی گوندەکە دەبەوە، هەندێک جاریش پڕشەق دەکرا. بە ناچاری ئامۆزاکەی دیکە سڵحی دەکرد و کارە هەڵەکانی ئامۆزاکەی دیکەی ڕاست دەکردەوە. ڕەفتار و گفتاری ئامۆزا سڵحکارەکە خەڵکی گوندی وا لێ کرد بوو، بە گوێیان دەکرد و لە قسەی دەرنەدەچوون. بەڵام ئامۆزا شەڕانیەکە بووە کێژێکی گەورە بۆی و بەردەوام دۆخی حراجکەری بۆ دروست دەکرد. بەهێشدە کورسی لە بەغداد، بەهێشدە کورسی لە هەموو کورسیەکانی حزبەکانی تر کۆی کەیتەوە. بەهێشدە کورسی زیاتر خزمەتی کوردستانمان کرد لە بەغداد. ئەمەی بینیتان پەیامی بافڵ تاڵەبانی بوو لە کۆی لەباری موچە و پەیوەندیەکانی کورد لە بەغداد. ئەم پەیامەی سەرۆکی یەکێتی ئەومان پێ دەڵێت ڕۆڵی ئامۆزا سڵحکارەکە دەبینێت لە بەغدا و ناچارە بەردەوام چارەسەری گفتار و ڕەفتاری و ئامۆزای دیکەی بکات کە شەڕ دەنێتەوە دۆخەکە خراپ دەکات. لایەنەکانی دیکەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم پەیوەندیەکانی نێوان بەغداد و هەرێم تێک دەدەن. بافڵ تاڵەبانیش ناچارە بڕواتە بەغداد و کارەکە ڕاست بکاتەوە. بەهۆی پەیوەندیە لە مێژینەیەکانی خۆی و حیزبەکەشی لە بەغداد گوێی لێ دەگرن، بەڵام لە ئاساری حیزبەکانی دیکە بەردەوام دۆخێکی ئەحراجکەری ڕوبەڕوو دەکاتەوە. ئەمەیە هێزی گوێلە گیرا و خاوەن متمانە.